من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، ئەم جارەش لە بەخشینەوە هاتووین نەهەمواری و ناخۆشی و ناسۆریەکانی ماڵێکی هەژار و نەدار لە هەرێمی کوردستان ساڕژ بکەین، فرمسکەکانیان بسرین و تۆزێک لە منێتی ژیان بۆیان سوو بکەین. ئەمڕۆ بەرنامەی بەخشین لە شارۆچکەی سەید سادق دەیەوێت بەوەی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لەم قەزایەوە ماڵێکی هەژار و نەخۆش بەسەر بکاتەوە و بۆ ئەوەی بە هەمومان بتوانین بەشێک لەو ئازار و مەنێتی چەندین ساڵە کەوتۆتە سەرشانیان بۆیان سوو بکەین. چەند ساتێک لەگەڵمان نابن. خوا بەخێر لەسەر هەردوو چاوە بێ. ئەوە پیاوەکەمە بەخوا جەڵدە دایلی دوو کڕە جەڵدە دایلی شەکەرەیەتی مەعاشێکی نییە. خۆم 20 ساڵە بەخوا ئیش شەکەم 5 ساڵ خێزانەکەم بەخێو 3 مانگەی زستان هەم لە ماڵۆ. چی ئیشەکەی تۆ؟ وەڵڵا پاچە کۆڵاکەم تەماتە بێ ئێڕنم هەنار بێ ئێڕن کات خۆی ساڵێکمە 12 مانگە من هەمە دەر. بۆچی ئەو ئیشانە ناکەی؟ ئەو ئیشانە کەس نییە ئیشێکم بۆ بکە کوڕێکم نییە ئیشم بۆ بکە پیاوم نییە ئیشم بۆ بکە مەعاشێکمان نییە. ژیانەکە من ئاوا چێسەر خانەکەمیش بە عەمەل نایە. یانی تۆ لەلایەک خزمەتی ماڵ و خزمەت ئەمشەکەم و لە دەشی ئیشەکەم. تا چەند قورسە بۆ ژیانی تۆ؟ وەڵڵا ژیانەکە من قورسێوەدا ئەڕم بۆ دەشت حتا ئاچم بۆ دەشت خەم ماڵمە ئاچم بۆ تێمە بۆ ماڵ خەم دەشتمە 5 سەر خێزان بەگاڵتە بەخێو ناکری 3 مانگەی زستان بێ دانشە. چەندێکە پیاوەکە لە ناو جێگا کەوتووە نەخۆشە؟ وەڵڵاوە بۆ ماوەنی مێکەڕوە بەلەوجات هەر هیچی ناکەن خۆی هەر نوخسان و هەر لێ ڕێوەبانە دانش بەردی حەساوەکەن قاقەزی دانە و سەرۆدان بەردی حەساو بتڵی ئاشی دانە هیچی ناکەن. نەفسیە بوو؟ نەوەڵا خۆی نێژگی تەواوی. بەڵێ ئەوە ژیانەکەی منە. لەگەڵەوە کە جەڵدەری لا کەوتوتەوە ناو جێگا؟ ئەرێ وەڵە کەوتە ناتوانێت ڕێ بکە ناتوانێت وەڵا ناتوانێەوە دەست خۆم هەڵیسیان بیمە ئاو دەستەکەی دوو لە ڕووتان وە دوو کەسۆ ئەیوی نە مەعاشێکێ نە هیچێکێ ڕەمەزان تێ خەڵسەکان سەرفترەیە تێریە هەموو ڕۆژێک کرێکارەکە نییە. کاتێک کە تۆ لە ماڵی لە کرێکاری چۆن ئەتوانێت هەڵسوکەوت؟ وەڵڵا ئەتە گیانمە و دوو کچەتان خەممە حتا تێمە خەم ماڵمە خانەکەم بۆ چاکات من خەمم نامێنێت دڵگەن لەم لە ئاو تێتە خوا لەو لە پڕی خۆڵ ئاوەتە لەم لە گشتی ڕست مش خواردمان سیسەرک خواردمانێتی کرم گشتی هاتیە ها لەو ماوە دوومارم لێ ماڵە کوشت خەوتم ژێر جەکەمە دووماری تیا بوو خوا ڕەحمەکە نەیداوە مناڵەکانمەوە لەبەر کۆنی ئەو شتانەی لەبەر کۆن بووە بە عەمەل نەماوە ئەو 20 ساڵە کریاوەتم. من نام هەواجە
دایکم ئیشمان بۆکە سەعات 4 سەعات 6 تۆ بۆ ماڵ باوکم چڵتەلی داوە و ئینجاکە خوشکەکەم چێشمان بۆ لێناو ئینجاکە باوکم چڵتەلی داوە دایکم ئیشە کات و براکەشم گوچیلەیەکی نییە و ئیتر هەستێکمان لە مەکتەبین و دایکم ئیشمان بۆکە و پارەمانەدات و غەنجمان بۆکە بە داماوەی ئێمەی گەورە کردووە و ئیتر داواتان لێکن لە خێرخوازان ئەم خانومان بۆ چاکەن ماوەی 2 پشتی هاتیە خەریک و مارە بدا لە دایکم ماوەی 2 پشکە و ئەنجاکە ئەترسم بڕوخێ بەسەرمانە و ئیتر داوا لە خێرخوازانەکەم بۆمانکەن و زۆر سوپاسیانەکەن. لەم خانووە ترسان هەیە، ترسان لە چی هەیەەوە؟ وڵات ترسم ئەوەیە من ڕووخاوە و ئیتر کۆن بووە و ماوەی 2 پشک و شتی هاتیا و ئێمەشە ترسین و چۆن ئەو خانووتان کردەوە کێ بۆ کرد؟ وەڵا ئەو عانایی خۆی بوو کردیان و ڕەنجەشان خۆی بوو کردیان و ئەیسەر ڕۆخیا بە عەمەل نەما و 20 ساڵە کریاوەتەوە کۆن بووە کۆن بووە ئەدە داوام لە خێرخواز ئەو خانمانە بۆ چاک لەم زستانی ڕابردووە بارانێکی زۆر باری ژیانتان چۆن بوو؟ وەڵا ژیانەکەمە زۆر سەخت و لەم لە لایلۆن و دازە لەو لا ئاوەکە هاتە خوار تکەیە کرد؟ تکەیەکە خۆم لایلۆن مەداسەر بەخۆ خەڵات یارمەتی مەدا لایلۆنی بۆم ئەسەن پێ نادەم کرێکارەکەت هەموو ڕۆژێ نییە 2 ڕۆژەیە 2 ڕۆژام لە ماوە مەعاشی نییە خەر ڕەمەزان زەکاتی سەر فترەیەکم بۆ تێری هیچ موشێکتان نە نییە؟ بەخوا 250 لە حج لایەنی کامەناوی 5 ساڵێ فایلم داهاتە ناو 2 کڕە تەلەفۆن باگە ئیژە مەعاش نییە کوڕێکەکەمە یە گورچیلەیەکی نییە باڵا ناکە یە گورچیلەیە باڵا ناکە 15 ساڵ نەخۆش بوو بەهۆی چی وای لێ هەبوو؟ وەڵی هەربی لە دای گورچیلەیەکی نەبوو ئەوەنە جێمێ چیم بۆ دامایی بەیانی ئەڕۆمێوارە هاتم و ئەی ئاوە داماوە 2 کچ و کوڕێک 2 کچ و کوڕێکم هەرچێکیان لە قوتابخان ئەرە وەڵانە قوتابخانە ئەی چۆن ژیان بەڕێکن لە قوتابخانە؟ وڵە وەڵا ژیان ناچای پێویستیاتیان هەیە؟ ئاوە خەڵ ئاو خەڵ زەکاتی تێر سەر فترێتی خۆم کرێکاریەکە ئەەکەم 3 مانگەی زستان هەم لە بۆ ئەی بەنەڕێەوە مەکتەب بەوە مەکتەب ئەرە تەواو وەڵ هەر بەوە لەڕێی خێرخوازان ئەرە وەڵا بەخۆ سەختی ناچاری نوێ قەسەم بەخۆ 3 مانگەی زستان هەم لە ماڵە خەڵ خێرێتێری مەعاشت نەی کرێکاریە نەکەیت و پیاو ئاوە بکەیت لە عەرزە و جەڵدە بوالێ و شەکەرە بوالێ و ئەوە ژیانەکەی بوو ئێستاگە گەرەکی بێ هەڵسێتەوە چۆن هەڵسێتەوە؟ وەڵا بگرم وە 10 ساڵی هەڵێسێنە ناتوانانی هەڵسی ئەڕاتە ڕێوە دەزێ حتا ئێوە ڕۆد ئەەکەوێت ژیانەکەم زۆر زۆر سەختە ژیان بەخوا وا ناڕۆ بەڕێوە بەس ناچارە ئێستا مەعاشەکەش باتای خەممنەوە هەمانی 100,000 باتای خەممنەوە کرێکارەکەش هەموو ڕۆژێ نییە بەخوا بێ 2 ڕێئیشم کرا 15 ڕۆژ لە ماڵە بووم ئەی بۆ ژیانتان ئەڕاتە ڕێوە؟ نە بەخوا ناڕۆ خەڵ خێری ئاوە ئاوە زەکاتێ سەر فترێکی ئاوە ئاوە بەخوا خەڵ تەلەڤیزۆنی بە ماورە قەسەم لە سلێمانی ئەوە مۆبایلەکە خەڵ بۆ میستانێ بەخوا سەلاجە خەڵ بۆ میستانەیە ئەوە ژیانەکەمان ئێمە کەلوپەلی ناماڵ ئەو شەر خەڵک بۆ هێناوە ئەرە چیتان بەخوا هەیە؟ وەڵا ئەو معرەزەکەی خەڵ بۆ میستانەوە لە ڕێی خوا بەخوا هەموو شتە نوقسان بەخوا سەلاجە شەڕەکەمە بە عەمەل نایە نە مجەمی دەمەیە نە سەلاجەی باشمەیە نە کاوەنتەرێکمەیە نە غازیەکمەیە غازی یەک چاوم دانا چێش لەو سەریەکەم ڕزق و مش لە نای ئەوەی قەسەم بەخۆ یاریەکە ناو مەتبەخ و حمام ئەو دەسە ناوە پڕی ڕزقە ناوە خۆڵەگەشتی هاتەوە خوارد پڕی ڕزق ئەوە ژیانەکە ئێمەیە لە بەخوا ژیانەکەمە زۆر زۆر یانیوە سەختە کاتێک کە زستان دێت ترسی ئەوتان هەیە تکاکا و سەرماوسۆڵەیەکی زۆر ڕووتان تێکە لە هاوینیشە لە بە حەشەرات و مار و دووبشک و سیسترێک ئێسانەکە خەم و خەفەتان هەیە و ترستان هەیە ئەرە وەڵا هاوینی بەخواستی سەرۆگوشی دەرەچێ ئەوەنە پیسە خۆ ناویری بەشێ مردم ئەو لە لێلا دەرمانە ڕم لەلا دەرمانە ڕژم ئیسفادەی نییە مار لەیلا و سیسەرێک لەو لاوە مشک و ڕست لەو لاوە ئەدەوە عەمەل نەماوە خانەکە
ئەو ئەوی متبەقەتە تایە هاوە سەریەوە چینکۆی لاوێ ناوە سەریەوە ئەڕۆمە ناوە سیسەرێکی هاتیە و مشکی هاتیە و ڕزقی هاتیە و عەمەل نەماوە ناچاری نەوێ شتێکێکی کرێچی نین بە عەمەل نەماوە ناوی متبەقە ئەوە سیسەرێکی تایە بەخوا ئەوە لەولاوە مشک ئەوە لەولاوە ڕزق بێن داوە خێرخوازەکەم ئەم خانمە بۆ چاکەن خێریان نەگەیە هەر لەبەر خاتر خوا ڕزقی هاتیە مشکی هاتیە چێشتەکەم سیسەرەکەکەیەتی چێشتەکەکەم لەناو مشکەکەکەیەتی لەولا ڕزق ئەتۆپیە لەو چینکۆی لایلۆنە تایە پڕبانێتی ئەوی متبەقەوە عەمەل ناچاریە بەغاو گشتی شەقی برە بە عەمەل نەماوە درزی برە بە عەمەل نەماوە شیش هاوە سەریەوە چینکۆی لایلۆنە تایەیە هیچ بەسەرێنە بە عەمەل نای وەڵڵا بیست کە ڕزیادت سیسەری کەوتە ناو چێشتە فڕم داوە ئەتە مشک لەولاوە ڕزق لەولاوە و گەرمیەکە لەولاوە و لەلا چێشتەکەم مشکەکە لەولاوە تۆپێ لەلا چێشتەکەم ڕزقەکە لەولاوە ئەتۆپیە هە بەخوا ئەو سەتڵانە شتەکەم تەباغیمژ نییە تەباغی دنیا بەخاو خەڵە ڕێخوا ئەو یەک چاوی بۆم سەنگە ئەو برنجانەژەکەش خەڵک بۆمی هاورە لە ڕێخوا خەسەمەوە گەشین زەکات زەرفەی ڕەمەزانە هەر ئەمە مایە کاوەنتەرم نییە بەخوا هیچم نییە غازم نییە کاوەنتەرم نییە ئەو سەدان برنجەکان گەش خەڵک بۆ مای هاوردەکە خەڵ زەکات زەرفترم بۆ تێریە خەڵ هەموو شتێکم بۆ تێریە کرێکارە هەموو ڕۆژێ نییە بە عەمەل نایە بەخوا ئەو برنجەی خەڵکەم بەدبەق لەیلاوە داراوە سەریەوە و گەشتی بەخوا ڕزق و مشق و گشتی خۆری خواردێتی دەست و حمام و گشتی ڕست یاریەکە گشتی جرتایەتی سیسەرگ لەیلاوە لەولا چێشتەکەم سیسەرگەکەیتێ لەولا چێش چایەکەم سیسەرگەکەیەتی ئەی هیچی تیان نەماوەکل نای گەرمە هەتا و چێشتەکەم خەریکە ئەکوریەم دوو تەنەقە ئارەق دەرتێرم سیسەرگ لەولاوە مشک لەولاوە ڕزق لەولاوە تایەکە هاوە سەریە و چینکۆی گەرم و هیچی بە عەمەل نای خێراتنتانەکەین و ئەمە وەکو شایەدیە من شایەدی بۆ ئەم ماڵەوەم بۆ ئەم کاکەفایەخە ئەوە ماڵەکەمان لە پشتیانەوێتی ئەزانین چەند لەکەیەوە نەخۆشە و جەڵدەیش لێیاوە داماو بووە ئەمیژە خانوەکەیەتی لە پشمانەوە هەموو کەس زانەیە کە ئەم ماڵە وازیان چۆنە ئەو ژنە ئیشکەری ئەو ماڵە ئەو ژنەیە ئەو ژنەیشیان بووەکە ئیتر ئەو پیاوە پێی بڵێ معازەڵا ناتوانێت 50 فرسی عێراقی هەزاری تە بە پاکە حەیج ناتوانێ بکە هیچی بۆ ناکرێت من خۆم ئەوە ڕۆژانە وافرەتەکە ئەچێ بۆ ئیشکردن یانی پڕبەدڵ من خۆم بەزەین پێیاتەوە پڕبەدڵ وازنا زۆر ناڕەحەتە ئەمجا پێش مناڵی ژێ ئەوەیەکی گیان گوچی لێ نیە وەکو خۆتان جنابتان قسەیەکی ئەزان ئەو دوو کچە و کڕۆسیان و خۆشیان پێ سەرخێزانی تا بەسەر وازی و ناڕەحەتیان بەسەر وافرەتۆی ئەمیژە خانوەکەیەتی لە پشتی منۆ دیواری ئەم دیواری ژێی خۆی نییە ئەو ماڵێ ئەو دیواری ژێی خۆی هەری ئەو ماڵی ترێ شی کۆنەی لەسەرە و ئیتر ئەوە ڕووی کامێرەکەی تێ بکەنەوەی جوان دیارە و وڵی داوامەوێت لە خێرخوازان ئیتر بە گوێرەی هینی خۆیان ئەم ماڵە بۆ ئەم پێنج ئەندامە کاتۆ و ڕێکوپێکی کا جوان بۆیان و داوای سەرکەوتنیە بۆ خوازین یا خوامەوەفاق بن بەڕاستی ئێمە وەکو ئاوسێتی ئێمە ئاوسین کافایەقین ئەم پیاوە پیاوێکی فەقیرە جەڵدە لێی داوە ئەومە ئەزانین کە فەقیرە ئەو ژنەش ئیشوکاری ئەم ماڵە ئەکات کەسێ نییە ئیشێکی بۆ بکات بە هیچ شوێ ئەو شەخانەکەی و ماڵەکەی کە سەیریکەن ئەو دیوارانە هی خەڵکات بینەکانی بینی خەڵکە خۆی دەسڵات نۆ بیکات زۆر فەقیرە بەڕاستی کە ئەو ژنەچێ بۆ ئیش ئێمە هەر لە خۆ خەفەتی پێ خۆی چونکە دەسەڵات نییە کافایەقی ناتوانێت دینارێ پیاکە معاششی نییە بە هیچ شێوەیە مناڵەکانی شێوەیەکیانەوە لە بچەیلێکی نییە ئیتر ئەو شەخانوشتەکەیەتی جا والله ژیانە دڵۆپەکاوە دابایی هەیە و حەشەراتی هەیە و لەو شەکە ژیان خانێکی خۆشی خنچی لێ بۆکەنەوە ئینشاء الله کاکە گیان من وەکو دراوسەیەکی ئەم کاکفایەقە دراوسەیم شارەزایم 4-5 ساڵە من دراوسەی ئەم کابرامە هەر کەسێک گەر سەرفوترێ خێرێکی نەبێ ئەم پیاوە هیچ نییە پێی بژی ئەم پیاوە لە ناو جیا کەوتووە جەڵدە لێی داوە ئەمە دوو جار جەڵدە لێی داوە
داواتان لێ یەکەم لەم خێرخوازانەی ئاوڕێ لەم پیاوە بنەوە داماوە عیلەیەکی هەیە سێ مناڵی هەیە دوو کچ و کوڕێک ئەم ژنە خۆی ئەچێ کەساباتەکە ئەم کچە ئافرەتە ئەچێ بۆ دەشت بەیانی زووە ڕوا شەو تێتەوە داماوە ئەم ژنە نەبێ ئەم پیاوە ئەم دووسێ مناڵە لە برزا ئەمرن کەسێک نییە یارمەتیان بگە داواتان لێ یەکەم حاڵی وەعزەکەی ببینن ئەمە ماڵەکەیەتی ئەمە حەوشە بانەکەیەتی زۆر داماوە زۆر پێویستی پێدان هەیە یەخوا مەڵتان ئاوا بێ و زۆر زۆر منمونتان هەن و ئێمە وەکو دراوسەیەک ئاگادارین لەم وەعزی ئەم پیاوە کە ئاوا ناڕەحاتە ئیتر خۆتان ئەیبینن جوان ئەیبینن سەیری ماڵ و حاڵەکەی بکەن ئەم پیاوە زۆر مساحەقە زۆر داماوە ئەوەتە لە عەرزا کەوتووە ئەمە دوو کە ڕێجەڵدە لێ ئەبا خێرە و من ئەیبا بۆ خەسەخانە کەس نییە بیبا عیلەیەکی داماوی هەیە دایمەن لەم دەرزەیە هاتوچوو ئەکا کاسبیان بۆکە ئەگەر ئەم عیلە نەبێ قەسەم بخوا و سێ مناڵی لە برسا ئەمرن کەس نییە ئەوڕێکیان لێباتەوە کوڕەکەشی داماوە گورچەی لەیەکی نییە نەخۆشە بەخواویش خوا ئاگادارە ئارە وڵا دەمێکە دروست کراوە بە داماوی نازانم بەچی بە داماوی ئەو ژنە دروستی کردووە ئیترگەیەکیەکی داما و نەبێ ئاوڕێکیان لێباتەوە ئەمە وەعزی خانووکەیانە ئەمە سەیری بگەن چۆنە ئاها چەند داماون قەسەم بەخوا ئەگەر یەکێکی وەکەوان نەبێ کەس ناتوانێت خانووا بژی لە داماویە ئەژی وەڵڵی ئەو ژنەی ئەبینی قەسەم بەخوا گریانە بۆیتێ قەسەم بەخوا 100 جار وتومە خۆزگا ئەو ژنەم ئابەم شێوەیە نەبینایە ئەو نەداماوە بەیانی مەلا بانگا ئەڕوات شەو تاریک تێتەوە جاری وایە ساعت 8 تێتەوە 9 شەو تێتەوە لە کرێکاری ئەگەڕێ بە دوای خەڵکا خەڵک بەرە لەبەرەوە کابران لەوێ 1000 دیناری باتی مساحەقن قەسەم بەخوا هەر زۆر مساحەقن ماڵتان ئاوا بێ منموتان هەم ئێمە وەکو دراوسەیەک قەسەم بەخوا ئەوەی بۆ ئەوانی بکەن من وەزانم بۆ خۆم کراوە ئەو نەم پێ خۆشە چونکو وەعزیان هەر زۆر ناڕەحاتە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 35 1950 723 25 55 هاوسەر دەبێت بۆ دکتۆر عیلاج و داوا دەرمانی ئەرێ وەڵا عیلاجیەک عەلاقەیان بۆی نووسیە کردیانەوە دەفتەر بووی بەخوا ڕۆژڕۆنبای 13000 بەسەر پارەکە نییە لەکوێ بێر و هەموو مانگی بڕۆم بۆی بسێنم ئیشکەرت نەیە و مەعاشێکت نەیە و بێ پیا 12 مانگە لە ماڵێ بێ و بەخوا 20 ساڵم نەیکەم بەخێ نەکی سەبی ئەوە نەخۆشە پێش ئەو جاش 20 دانە ساڵم نەیکەم بەخێ پێ ساڵە کار و کەسابەتێکی نەکرد نە بەخوا لە ژیانی نەیکرد 20 دانە ساڵە من کرێکاری و سەرفترە و زەکات خەڵکەی من بەخێ بێ سێمانگەی زستانی دانشە لە ماڵ و ئەوە ژیانەکە ئێمەیە خانووەکەتان ئەڵەن دیوارەکانشی خۆتان نییە نە وەڵی خۆمانین ئەو ماڵەتانی بۆچیەوە ئەی وەڵا ئەوان کردیان دیوارەکان من دەسڵاتم نەوە بیکەم وتی من ئەیکەوتم ئێوە بیکەن دیوار ئەمیش و ئەوش دیوار ئەوانە ینی لای ڕاست و چەپی خانووەکە دیوارەکەی خۆتان نەوەڕی نێمە نین ئەو ماڵەتان من دەسڵاتم نەوە بیکەمەوە وەڵام من دەسڵاتم نەوە بیکەم وتی قەنەت و دەسڵاتنی ئێمە بۆ تەیکەین و دیوارەکان تا چەند ژیانتان قورسە لەم خانووە بەخوا زۆر ژیانمە قرسە ئەم خانەمە بۆ ڕۆخە من هیچم لە ئێوە ناوی بەس خانەکە شاردە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد المصطفى صلى الله عليه وسلم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين والحمد لله رب العالمين سرتا بخيراتني برنامج بخشينكين بو شاروچ كمان شاروچي سي صادق زور سپاسیانەکەین خی گەورە پاداشتیان باتەوە کە ئەم جارە
هەر جار و لە شارێک و لە وڵاتێک لە شوێنێک و لە منتیقەیەکە خەڵکانی فەقیر و هەژار و بێنەوایان و بێدەرەتانان بەسەر ئەکەنەوە. خی گەورە پاداشتی خێریان باتەوە. ئەم جارەیش هاتنە ماڵی کاکەفایق کە لە شارۆچکەی سێ سادەقە کە ماڵێکی فەقیر و هەژار و بێنەوا و بێدەرەتانن، ماڵێکی زۆر زۆر فەقیرن لە ڕوانگەی ئەوە کە کاکفایق خۆی چەند ساڵێکە ئەم پیاوە بەڕێزە خۆی نەخۆشی دەرونی لەگەڵا بوو و نەیتوانیوە بژێوی ژیانی خۆی دابین بکە ئیلا لە ڕێگەی خێرخوازانەوە نەبێت و سەرڕای ئەوەشە جەڵدە لێی داوە. ئێستا ماوەیەکی زۆرە کە جەڵدە لێی داوە ئاوا لە جێگەیە کەوت و ئەم جاران ئەگەر بیتوانایە جوڵەیەکی هەبووە ئێستا ئەو جوڵەشی لە جوڵەش کەوتووە و ناتوانێت دەرەوە ماڵەوە بکات ئیلا ئەگەر مەگەر کەسێک هاوکاری بکات بیباتە دەرەوە. بەڕاستی ئەم ماڵە ماڵێکی زۆر فەقیرن و خانوویەکی زۆر زۆر متەوازع و خانوویەکی زۆر فەقیرانیان هەیە کە خانووەکەیان لە زستانە هیچ زەمانەتێکی نییە، هیچ ئەوەی نییەکەوا جێگای ئومێد بێ لە سەرمابیان پارێزێ زۆر جار تکە و باران و ناڕەحەتی تووشیان ئەبێت. ژیانێکی زۆر قورسیان هەیە لەم خانوەیە و سەرڕای ئەوەیشە ئەم ماڵە 5 سەرخێزانن و منداڵەکانی قوتابین و لە مەکتەب ئەخوێنن. ئەمەشە بژێوی ژیان قورس دەکات لەسەر کەسێکەوە هیچ دەرەتانێکی نەبێ، هیچ بژێویەکی ژیانی نەبێت، هیچ مەعاشێکی نەبێ، هیچ نەتوانێت کەسابەت بکە. ئەوەشیکەوە لە ڕێگەی خێرخوازانەوە بەم ماڵە نەگات هیچ شتێکی تریان نییە. ئەوەتانێت تەماشا ئەکەین کە خێزانی ئەچێت کرێکاری ئەکات، ئەچێت بۆ شوێنان کەوا کەسابەتەکە کرێکاری ئەکات، ئەوە کە ئیشی ئەو نییە بەڵام ئەرکی سەرشانی بژێوی ژیان کەوتوە سەر ئەو دادە بەڕێزەیە. بەڕاستی زۆر ناڕەحەتە، زۆر ماندووە لەوەی کەوا بژێوی ژیان پەیدا بکە و ئاگاداری ماڵەوەیان بێ، ئاگاداری مناڵەکانی بێ، بتوانێت ژیانیان دابین بکە. ئێمە وەکو مامۆستای ئاینی کە لەم سنوورەیان ئەم ماڵە بەڕێزە ئەحتیاج و پێویستیاتیان بە ئەوە هەیەکەوە مسلمانان هاوکاریان بکەن. ئەو کەسانەی کە خێرخوازن لایەک بەلای ئەم ماڵەوەکەنەوە چۆن هەر بەردەوام هاوکاری خەڵکی فەقیر و هەژاریان کردووە. ئەم جارش لە شارۆچکەی سێ سادەق ئومێدمان هەیەکەوە هاوکاری ئەم ماڵە بەڕێزە بکەن. ماڵی کاکە فایق ئینشاءڵڵا ئومێدمان هەیە کە خی پەروەردگار یارمەتی دەری ئەو دەوڵەمەنانە بێ، ئەو کەسانە بێکەوە خی گەورە ماڵی پێداون، خی گەورە سەروەتی پێداون و ئەوە معلومی جەنابتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک بیبەخشێ خی گەورە بۆی زیادەکات، ماڵ بەبەخشین کەم ناکە. بەڕاستی ئەم ماڵەیە چاوەڕێی دەسی خێرخوازانە کە بتوانن دەرەتانێک بتوانن ژیانێکیان بۆ دابینکەن کە هیچ بژێوێکی ژیان لەم ماڵەیە نییە. بەڕاستی زۆر ژیانیان قورسە، یعنی ئەوەی کەوا خەڵک هاوکاریان نەکە چاوەڕێی دەستی خەڵکین. ڕەمەزانان و کاتەکانی تریش ژیانیان لەسەر خەڵکی چووە بەڕێوە. جا ئومێدمان هەیە کە ئەوانەی کەوا گوێیان لەم بەرنامە هەیە، ئەوانەی کەوا ئەم بەرنامە ئەبینن، ئومێدمان هەیە کە خی پەروەردگار پاداشتی خێریان باتەوە، هاوکاری ئەم ماڵەمان بۆ بکەن کە بتوانن ئەم ماڵەیە لەم خانووە بێنەوایە لەم خانووە بێ زەمانەتە ڕزگار بکەن کە نەوەک خانوەکەیان بەسەرا بڕوخێ یان نەوەک خانوەکەیان بێتە مای ئەوەی کەوا ئەم ماڵە زۆر ناڕەحەت بن. بەڕاستی منداڵەکانی شێکێک لە منداڵەکانی کەوا کوڕێکە کە ئەویش یەک گورچی لێ هەیە، بەڕاستی ئەویش یەک گورچی لێ هەیە کەوا نەخۆش کەوتووە، گورچیلەیەکی لە دەستداوە. بۆیە ئومێدمان هەیەکەوە ئەو دەوڵەمەنانە ئەو خێرخوازانە لایەک بنەوە ئاوڕێک بکەنەوە لەم ماڵە بەڕێزە کە ئەم ماڵە ئەو خێزانەی کەوا هەیەی ئەو دادە بەڕێزەیە بژێوی ژیان ئامادە ئەکا بەو شێوەی کەوا ئەمڕۆ تا ڕۆژێک کرێکاری هەیە، 2 ڕۆژ و 3 ڕۆژ و 4 ڕۆژ نییە ئیتر ئاوا ژیانی خۆی ئەباتە سەر. بەڕاستی ئەگەر بیرەکەینەوە زۆر ژیانیان قورسە، زۆر ژیانیان ناڕەحەتە. شارۆچکەی سێ سادەقیژێک لەو شوێنانەی کەوا فەقیر و هەژاری زۆرە، بێدەرەتانی زۆرە، بێنەوایانی زۆرە. ئەم ماڵەژێکێکە لەو ماڵە فەقیر و هەژارانە، بێنەوایانە، بێدەرەتانانە و ئومێدمان هەیە ئینشاءڵڵا لە ڕێی خێرخوازانەوە بتوانین دەروی خێریان لێ بکرێتەوە و زۆر سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ بەرنامەی بەخشین کە عەزیەتیان کێشاوە هاتوون بۆ شارۆچکەکەمان کە ئەم ماڵەیان بەسەر کردوێتەوە و ئومێدمان هەیە ئینشاءالله تعالی ئەم ماڵە لەم ناڕەحەتیە و لەم نەبوونی و لەم بێدەرەتانە ڕزگار بکرێت لە ڕێگەی خێرخوازانەوە وەخوا پاداشتی بەرنامەی بەخشینیش باتەوە. ئومێدم هەیەکەوان نمونەیان زیاد بێ و ماندووبوون و عەزیەت و ناڕەحەتیەکەیان ئەجر و پاداشتی ڕۆژی قیامەت ئینشاءالله وەربگرنەوە. ئەگەر ئێمە وەکو مامۆستایەکی ئاینی لەم سنوورەیە ئەگەر معلوماتمان لەسەر ئەم ماڵە نەبووایە نەهاتین و نەمانەتوانی، بەڵام معلوماتمان هەیەکەوە ئەم ماڵەیە ماڵێکی مستحقن، شیاوی ئەوەن کەوا خەڵکی هاوکاریان بکە.
خی گەورە پاداشتی خێرتان باتەوە، خی گەورە نمونەتان زیادکە، خی گەورە بیکاتە مای خێر بۆ دنیا و دوا ڕۆژتان و آخر دعوانا أن الحمد لله رب العالمين. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا، ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. ئەم جارەش لە بەخشینەوە لە شارۆچکەی سەیر سادقەوە پەیامێکمان ئاڕاستەی ئێوەی خێرخواز و بەخشن دەکرد بۆ ئەوەی بە هەمومان هاوکار و هەماهەنگ بین بۆ بەدەمەچوونی ماڵی کاکفایق. ماڵی کاکفایق ئەم ماڵە بووکە خۆتان لە نزیکەوە گوێبستی ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان بوون. کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا گوێبستی ئازار و ناڕەحەتی و ناخۆشی و ناهەموارەکانی هەژاران دەبن، بێگومانین لەوەی لەگەڵ ئێمە ناڕەحەت و دڵتەنگە بن. بەڵام ئەی ئەگەر ئێوەیەک نەبن بەدەم هەژاران و نەدارانەوە نەبن، کێ هەیە لەم هەرێمی کوردستانە لەم ڕۆژگارەدا خەمی هەژاران و نەداران بخوات و فرمێسکان بسڕێ و ئازارەکانیان کەم کاتەوە. ئێمە لە بەخشینەوە ئەرکمانەوەیە دیمەنی ناخۆشی و ناڕەحەتەکانی هەژارانتان ئاڕاستە بکەین و بۆی بیربکەینەوە لە هەژاران چۆن ژیان بەسەر دەبن. ئایا ماڵەکەی من و ماڵەکەی ئێوە هاوشێوەی ماڵەکەی کاکفایقە؟ ئایا تەندروستی من و تەندروستی ئێوە وەک تەندروستی کاکفایق وایە؟ ئایا خێزانی من و خێزانی تەواوی ئەوانەی کەوا ژیانێکی خۆشیان هەیە وەکو خێزانی کاکفایق ئەچێتە کرێکاری و تا ڕۆژێک کرێکاری دەستەکەی و چەندی ڕۆژ کرێکاری دەست ناکەوێت؟ بۆیە کاتێک بیر لە هەژاران و نەداران دەکەینەوە یاخود بە چاوەکانمان ئەبین و یاخود بەگوێەکانمان گوێبیستی چیرۆکەکانیان دەبین، بێگومان ژیانێکی ناڕەحەت و دژوار ڕووی لە هەژاران و نەداران کردو لە هەرێمی کوردستان. لە ماڵەدا پێنج کەس ژیان بەسەر دەبن، لەم پێنجیان سیانیان قوتابین و دوانیان کشتنوویەکێکیان کوڕە و کە گورچلەیەکی نییە. لەگەڵ ئەوەشدا هاوسەری ئەم خوشکە بەڕێزەمان لە نێو جێگا کەوتۆ جەڵدە لێدا و خۆشی لە بری پیاوەکەی کار و کەسابەت دەکات و هیچ موچەیەکیان نیە لە حکومەتی هەرێمی کوردستان. بۆی ئێمە لە بەخشینەوە چاوەڕوانی هاوکاریەکانی ئێوە ئەکەین بۆ ئەوی بتوانین تەواوی ئەم خانوە شڕ و کەلاوەیە بۆیان بکەین بۆ خانوویەکی خنجیلانە و دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناو ماڵ بۆ ئەوەی ژیانێکی شایستیان هەبێت. چاوەڕوانی لە ئێوەی خێرخواز و بەخشندا هاوکارمان بن بۆ دروستکردنی ئەم خانوە و لابردنی ئازار و مەنیتەکانی سەرشانیان. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 11 0 965 0 750 25 55. پشتیوان عەلی عەزیزم دانیشتووی گەڕێکی سلێمانی کانیسپیکەم، وەکو ئەوە تووشی عادسەیەک بووم، سارە لیام و بەجێ هێشتم، وەکو ئەوەش بڵێ ناتوانم ئەلێرەوە هەتا ئەویا بڕۆم، هەردوو قاچەکانم لە دەستداوە، یەکیانم قرتاوە و یەکیانم لە پێنج شوێنەوە شکاوە. وەکو ئەوە خزم و قەوم و کەس و کار یارمەتیاوم تا ئێسەکانش هەتا ئەم کاتە ماڵیان هاوا بێ، ئەتێ وەکو ئەوە نەبێت ناتوانم ئەلێرە هەتا ئەویا بڕۆم. ئەگە یەکێک یارمەتیم نایە یەکێک هاوکاریم نەکات من ناتوانم. ئێتر وەکو ئەوەش هەر کەسێک بڵێ لە خزم و قەومەکەمە یارمەتیاوم ماڵیانە هەبێ زۆر مەمنونیانم، وەکو ئەوەی هەر کەسێکیش خێرخوازە و یارمەتیم بە و
هەر زۆ مەمنونی ماڵی ئاوا بێت. من خێزاندارم 6 سەر خێزاندارم وەکو لەم خانۆشام ئێستا کرێچیم ئانی 150,000 کرێ هەیەم. ئیتر یەکێک یارمەتیم نەیە بەخوا کرێخانەکەم پێ نادرێت ئەگەر چی بکەم. وەکو ئەوە ماڵی دۆست و خزم و کەس و کار و خێرخوازان ئاوا بێت ئەگە یارمەتیم نێن دینارە کرێخانم پێ نادرێت. ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار وەکو هاوکاری هێنامانە بۆ بەڕێزت. ئەمە خێر و سەدەقەی خەڵکی خێرخوازە کە دەیهێنێت بۆ دەستگاکەی ئێمە. چاو دەستان خۆش بێ و خێرتان بنووسێ و خێری ئەوەش بنووسێت. وەکوەوەش زۆر مەمنونم دەستان خۆش بوو بۆ کەناڵەکەتان وەکوەوە من زۆر مەمنونم دەستان خۆش بێ و عەزەتان کێشا و خێری ئەوەش بنووسێت ئەگە هاوکاری فەقیرەیە. ئەتر منیش زۆر مەمنونی ئێوەم دەستی ئێوەش خۆش بێ خێری ئێوەش بنووسێت خێری ئەوەش بنووسێت ئەگە ئاوا هاوکاری خەڵکێکە. کە بەخێر بێن بۆ بەرنامەکەتان زۆر مەمنون بۆ بەرنامە جوانتان. یاخوا بەخێر بن سەر چاوم نابینێ. کابرایەکی فەقیر و دەستکورتم بەخوا و کوڕم هەیە و لەگەڵ ئەو نەشم نەساغا. بەخوا حتا بڕی نەساغە بۆ خۆشم هەر نەخۆشم چاویشم نابینێ. 4-5 جار چین بووم ئێرانەی هەر چا نەبوو هەر چاک نەبووەوە ئەنجا بێ دیسان پچمەوە کەسیش نێ لەگەڵی بچم. ماڵتان زۆر ئاوا بێ کە بەرنامەی بەخشین هاتوون بەسەرمانەکەنەوە زۆر مەمنونتانم. ماڵتان زۆر ئاوا بێ خوارێژان بەس زیادکە. بەخوا بۆ خۆم نەساغم نەخۆشم کوڕەکەم هەر وەی شەرمون نەخۆش وایە. بەخوا زانیتی یەک کەس بێکشم لێ خەڵک لا عەزەمانەکە. پارە و برنج و شت بەخوا خەڵک بۆمان دێنێ. دەسەڵاتمان نییە بەخوا. ئەوەتە خانۆکەم هەر دارە بەخوا گەل دەسەڵات مەبیە دەبکردە مسەدا. هەتا ئەمرم مەمنونتانم و بەرنامەی بەخشین و یاخوا بەخێر بن سەر چاو. ماڵتان زۆر ئاوا بێ. لێتان بەس زیاد بخوایە. بەخوا لە قەومان نەبوومایە من لێم نەقەومایە یعنی ئەمەم ینی ئەوە هین نەدەبووم چاوم نابینێ و مەحتەر ڕاوەستا موژنەکەشم من نەخۆشە نەساغە بەخوا. مام عەلی بەڕێز بەڵێ لە بەرنامەی بەخشینەوە وەکو دەستگای بەخشینی خێرخوازی بڕی 1 ملیۆن دینار هاوکاری موسڵمانانمان بۆ هێناوی بۆ هیوای خوای گەورە بیکاتە مای ئەوەی کە هەندێک پێداویستی خۆتانی پێدابین بکەن. خوارێتان بەزیاد کا و خوارێتان بەزیاد کا بۆ خاتری ئەو قورئانی لەو زەنامەنەش بەزیاد بێکەیدا بە ئێوەی بەخشن بەو خەڵکەی. یا ڕەبی زۆر ماڵتان ئاوا بێ مەمنونتانم. ماڵتان زۆر ئاوا بێ. بەخشی یعنی ئەو زەنامانەی کە ئەم پارەی دێنن بۆ ئێوە و ئێوەی دەن بەو خەڵکەی یا ڕەبی ماڵی هەردووکتان ئاوا بێ. ماڵتان زۆر ئاوا بێ و مەمنونتانم. نەخۆشی مێشکم یعنی بالکۆڵی هەیە نەخۆشی میزڵام شەلەیەکی تر چۆن نەخۆشی مزمنم هەیە وتر دوای ئەوەی کە گورچی لەکەت بۆ دانراوە بەڵێ هەر بەردەوام حەپە خۆی ئێستا هەر بەردەوام هەتا مردن بەڵێ هەر بەردەوام بەردەوام حەپ خۆی بەڵێ هەر بەردەوام حەپە خۆم. ئەی کێ مەسروفتانەکە کێ خزمەتی تۆکە؟ دایکم مەسروفمەکە بەڵێ دایکم مەسروفمانەکە بەڵێ گیان تۆ وەکۆی کە زەرعی گورچیلەت بۆ کراوە بەڵێ مەسروفی ڕۆژانەت هەیە ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بە خێر و سەدەقەی خەڵکی خێرەومەند
توانیمانە بە بڕی 1 ملیۆن دینار هاوکاری بە ڕێستان بکەین کە خوای گەورە بیکات کە ئەمە ببێتە شێوازێک کە بتانی هەندێک لە ئازار و نەهامەتەکانی خۆتی پێ چارەسەر بکەیت. یاخوا دەستان خۆش بێ دەستان خۆش بێخەوە بۆ کەناڵ بەڕێزەژیان خۆ دەستان خۆش بێ کەناڵ بەڕێزەکە دەستان خۆش بێخەوە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 13 0 965 0 723 25 55. خاوێن پێداویستی تایبەتم ناوم سۆکارە مێردەکەم ناتوانە ئیش بکات کە مندامە هەرە 150,000 خۆمم هەیە ئەوەی خێرخوازان نەماندێنێ هیچمان نییە پێ ئەوکەم نەخۆشە جەڵدە لی داوە لە ماڵەوە کەوتووە پێشتر پیاگەدی شێکرد باڵە کرێنی سوشتیە فرۆش پێشتر خوشکی بەڕێزم ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار وەکو هاوکاری هێناومانە بۆ بەڕێستان بۆ ئومێدەی کە بتوانن پێداویستەکانی خۆتانی پێ پڕ بکەنەوە. بەڵە خوارستاندا و زۆر دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین دەستخۆشی لەو کەسانەکەین ئەگەرە و پارە و هاوکاریان بردووە خوارستیاندا و خواستەوەندەی تریان باتێ بە بەرنامەی بەخشین دەستخۆشیتان لێەکەی دەستان خۆش بێ مەمنون.